دوێنێ لە شاری هەولێر لە ڕێوەسمێکی تایبەتدا خەڵاتەکانی دەستگای ڕوانگەدا بەشکرا بەسەر ئەو گەنج و لاو بەهرەمەندانەی کە لە بۆرە جیاوازەکانی هونەر و ئەدەبی و ڕۆژنبیری و کۆمەڵایەتی و داهێنانە زانستیەکاندا توانیبیان بە جۆرێک لە جۆرەکان داهێنان ئەنجام بن. دیارە ماوەی چەند مانگێکە دەستگای ڕوانگە لە ڕێگەی کۆمەڵی وێبسایت و ماڵپەڕ و میدیای بینراوە و خوێندراوە بانگەشە و ڕێکلامیەوەی دەکرد کە گەنجان لاوە دەتوانن لە ڕێگەی CV و بەرهەمەکانەوە بگەینە دەستگای ڕوانگە و لەوێشدا لە کۆی ئەو پێشبڕچی و فلتەرانەی کە هەن دەتوانن بنە خاوەن خەڵات. دوێنێ لە شاری هەولێر لە هۆڵی مامۆستا سەعاد عەبدوڵڵا ڕێوەڕسمەکان ئەنجام درا و 21 لاو بەهرەمان خەڵاتیان وەرگرت. ئەمڕۆ قسە لەسەر کۆی ئەو پرۆژەیە ئەکەین چۆن ئەم پرۆژەی هاتەکایەوە ئامانج لە پرۆژێکی لەم شێوەی پێشبڕچیە بۆ گەنجان لاوان لە ئاستێنێمی کوردستان خۆی دەچی دابینێتەوە و چۆن دەکرێت جۆری ئەم پرۆژانە بەردەوامیان هەبێت. لە ستودیۆ مانداری بەڕێز زیرە شێدار بەرپرسی بەشی ڕاگەیاندنی دەستگای ڕوانگەمان کردووە کە بەڕێزیان لەگەڵمانە. بایتان باش. بێنی باش. ئامانج لە ڕێخستن و بانجامگەاندنی پێشبڕچێکی لەم شێوەیە لە چیەوە سەرچاواگرێت؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئەم میوانداریە. خەڵاتەکانی ڕوانگە پرۆژەیەکی ئەدەبی هونەری زانستی بوو، زیاتر بۆ گرنگیدان بوو بە توێژەی لاوان و هەروەها ڕەخساندنی دەرفەت بوو بۆ ئەو لاوانەی کە بەهرەیەکیان هەیە توانایەکیان هەیە بەڵام دەرفەتیان نییە کە تواناکانی خۆیان پیشان بدەن. خۆشبەختانە لەرمیانی ئەم پرۆژەیەدا چەندین لاو لە سەرتاسەری کوردستانەوە توانیان تەجروبەیەکی تواناکانی خۆیان بکەن و بۆ ئێمەش بەڕاستی ئیسپات بوو لەوەی کە ئەگەر بێت و دەرفەت بۆ لاوان بڕەخسێنرێتن دەتوانین توانایی جوان و بەهرەی جوان ببینین و لە لایەکی دیکەوە ئێمە دەبێت ئەوەش بزانین لاو هەڵگری مەشخەڵی ڕووناکیە، لاو گەشەیە ومێدە و داهاتووە، بۆیە هەتا ئێمە بتوانین گریکی بۆ توێژە بدەین پێمان وایە هێشتان کەمە. ئێمە وەکو دەستگای ڕوانگە بە چاکمانزانی کە چۆن گرنگی بە هەموو چین و توێژەکە دەرێن، چینی توێژانیش چین و گڵین توێژی لاوانیش لە لای ئێمە ببێتە جێگای گرنگ و بایەختان بۆ ئەوەی کە بتەی شکۆفەی توانای لاوان بکەین و هەروە ئەگەر بێت و لاوان لەم ماوەیە کە لە فراغێک جیابن ئێمە بتوانین ئەو فراغانیان بۆ پڕ بکەینەوە. باری ئەدەبی هونەری و زانستی ئەگەر شی بکەینەوە زیاتر ئەم بارە نەخواان لە چی ئابینێتەوە کە ئێوە 21 گەنجتان خەڵات کردو؟ بەڵێ لە بەشی هونەری ئەوەی کە هەمان بوو فۆتۆگرافی بوو، وێنە کێشان بوو، کورتە فیلم بوو، لە بەشی ئەدەبی کورتەچی ڕۆک و هۆنراوە بوو و هەروەها داهێنانی زانستی بوو. ئەمە وەکو ئەو بەشانەی کە لاوان پێشبڕچیان هەیە کرد و بەرهەمەکانیان ڕەوان کرد. بەڵام دوو قوتابی یەکەمەکانی سەرهەرێمی کوردستانیشمان لە بەشی وێژەی و ئامادەی خەڵات کرد کە پێمە وا بوو ئەوانی شایانی خەڵاتکردن و هەروەها هاوڵاتیەکی نمونەیشمان خەڵات کرد کە بەڕێز بەکر حاجی بوو لە گوندی کێلەسپی تەلەفریکێکی دروست کردبوو لە مابەنی دوو گوندان لەسەر ئەستۆی خۆی وهروە لەسەر گیرفانی خۆی کە پێمەوا بۆ خزمەتێکی جوانی مرۆڤایەتیە وهروە خزمەتێکی چاکی کۆمەلگایەکە دەکات. بەڵام هەژدەکەی ترمان بەڕاستی ئەو لاوانە بوون کە بە بەرهەمەکانی خۆیانەوە توانیان بەشداری لە خەڵاتەکانی ڕوانگە بکەن و لەوێ بتوان پلەی یەکەم و دووەم و سێم حتمما بە بڕیاردانی لیژنەی هەڵسەنگاندن لە بۆی لە هەر بەشێکە سێ ئەندامی لیژنەی هەڵسەنگاندن هەبوو بۆی کە بتوان تاوتوێی بەرهەمەکان بکەن و پلەکان دەستنیشان بکەن. بەڵێ باست لە هونەری فیلم کرد. فیلمەکان ئەو کورتە فیلم بوو یاخود فیلمی نیوە بوو نیوە درێژ بوو ینی شێوازی بەشداریکردنەکان کورتە فیلم بوو لە 3 دقە کەمتر نەبێ و لە 30 دقەش زیاتر نەبێ. لیژنەی هەڵسەنگاندنی کورتە فیلم چەند مەرجێکیاندانا بوو برنچە ڕێنماییەکیان نابێت لە چوارچێوی ئەو ڕێنماییانە دەربچێ، بەڵام لە هەمان کاتدا شتەکانیش تاقید نەکرابوو یان شتەکان لەسەر گەنجان قورس نەکرابوو لەبەرچی لەبەر ئێمە حسابی ئەومان کردبوو ئەم بەشدار بووانە لە تەمەنی 15 ساڵیەوە دەست پێ دەکرد بۆ تەمەنی 25 ساڵی. ئێمە دەزانی ئەو خەڵکانە خەڵکی بڵین پرۆفیشناڵ نین بەڵکو خەڵکانێکن حەز دەکەن لە بوارە ئیش بکەن بۆیە محاولەی ئەومان کرد شتەکانیان بۆ ئاسان بکەین بەتایبەتی لە مەسائلی تەقەنیاتەوە یان لیژنەی هەڵسەنگاندن لایەن کێشە نەبوو ئەگەر بێت و ئەم گەنجە بە مۆبایلەکەیەوە
کورتە فیلمێکی ئەخراج کرد بێتن بۆ لە بەرەجیات لای ئێمە خەون و خەیاڵ و فکرەی پشت فیلمەکە لە بۆ ئێمە مهمە کە ئەم گەنجە چی لایە بێکمان پرۆژەی لەم شێوەیە ڕەنگە لە ڕابردوودا کرابن بەڵام بەدیوێکی تر ئەم هەژدە گەنجە هەمان لەم بوارە نابوون یاخود هەڵتاندا تێکەڵ کێشێک لە بوارە جیازەکاندا هەبێت بۆ نمونە لە بواری داهێنانە زانستیەکان ئەبێت چی بێت گۆڕانکاری چی کراوە گەنجانی ئێمە توانە بەهرە شاراوەکانن چین بۆی کە لە پێش بڕشتێکی لەم شێوەدا داهێنانی زانستیە بینی لە ڕووی داهێنانی زانستی شۆ بەڕاستی لە لایم ئێمەشەوە تۆزێک تووشی ئەوە بووین ینی سەر سوڕمانێک کە ئایا بەڕاستی لاوەمان هەیە 7 ساڵ بەیان 8 ساڵ بەیان 20 ساڵ بێتن بیر لەوە بکاتەوە لە شتێکی زۆر بەسیتە داهێنانێکی نوێ بکاتن بە تایبەتی لە ڕووی زانستیەوە یەک لەوانی کە زۆر سەرنجی منی ڕایکێشە ئەوە بوو گەنجێک بیری لەوە کردبەوە بەزەی بە هەندێک نابینە هات بۆ ئەگەر بێتەوە گۆچانەی لە دەست نەبیان شتێکی وایە ئەگەر گۆچانەکەشی دەستی بێتن بەڵام ئەگەر تووشی شوێنێک هات بەرکەوتنێکە و چۆن بتوانێت خۆی تێدا بپارێت جیهازێکی دروست کردووە کە لەسەری دەکات ئەو جیازە حاسەی هەبوو چۆن لە سیارە هەیە لە دوای سیارەکە دەکشیتەوە ئەگەر بێتون لە دووری چەند مترێکەوە نزیک دەبێتەوە لە دیوارێکە یان لە سیارەیەکە یان لە شوێنێکە جەڕستێکی بۆ لێدرا بۆی کە نابینایەکە ئاگدار بێت لای ئێمەش بەڕاستی وەروە لای ئەندامانی ژنی هەڵسەنگاندنیش جوانە تۆ گەنجێک لەو تەمەنە بیر لەو کارە ئینسانیانە بکاتەوە وەروەها چەندین کاری دیکە هات مناڵێکی دیکە بڵێن گەنجێکی دیکە بەس لە پارچە مقبا و داری بچووکەوە لەگەڵ چەند پەروانەیەکی بچووکەوە تیارەیەکی دروست کردبوو زۆر جوان و ئەم تیارەیە تەوازنەکەی زۆر جوان بوو ینی ئافرین تۆ چۆن بتوانین تیارەیەک دروست بکەی بەم شێوێت تەوازنی هەبێتن بچووکیش بوو ینی ئەوانە لای ئێمە شتی زۆر گەورە بوون ڕەنگە لە هەندێک کاتدا ئیزافە نەبوو بێ لەسەر شتێکی دیکەوە بەڵام ئێمە چاوەڕێی شتی زۆر زەخم و زۆر گەورەشمان لەوە نەدەکرد حەزەکە تۆ حەزی داهێنانت هەیە کەواتە ئێمە پشتگیری دەبین کە تۆ حەزی داهێنانت هەبێ ئەوەی کرا لێرە لەسەر توانستی گەنجەکان خوان چیان پێشکەشەکەن لەمەدا بۆی ئێوە پاڵپشتی پرۆژێکی لەم شێوانە بن کە ئەنجام دە ڕەنگە ئەمە لەسەر ئاستی بۆ منە تاکرابێت بەڵام چی بکرێت بۆی بۆ گشتی بێ ئیتر ئەم پرۆژانە بێتە پرۆژەیەکی مرۆیی گشتی کە کۆمەڵگا سوودی لێ ببینێ بەڵێ دوو ڕێگامان هەیە ئێمە یەک هەر باسی وەشمان کردوێنێش ئێمە یەکسەر هاواز لەم لاوانە نایەن ئێمە بە دوواداچوون دەکەین بەس بە تایبەتی مەسلەی براوەکان ئەوانەی پلە یەکەم و دووەم سێمیان بەدەستێناوە بۆی کە بتوانین لە هەر شوێنێکە کە ئەوان پێویستیان بە یارمەتی ئێمە بێ وەکو دەستگای ڕوانگە یارمەتیان دێتە دەگەونە سەسکەیەکی تایبەتی خۆیان دوو پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە دەبێتە ساڵانە باشە هەموو ساڵێک ئێمە دەرفەت زیاتر بۆ لاوان دەڕەخسێنین بۆی کە بتوانن بێن داهێنانی زیاتر ئەفراندن بکەن و هەروەها بتوانن لەوێەوە دووبارە تەجروبەیەکی دیکەی قابلیەتەکانی خۆیانەوە بکەن و ئێمە زۆر خۆشحاڵ بووین لە بەشی فۆتۆگرافی گوتیان جگە لەوانی کە پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێناوە ئەندامانی لیژنا هەر کەسێکی دیکە لە بەشدار بووان مەبەستیانە بێن ئێمە دەتوانین خولێکی ڕاهێنانیان بۆ بکەینەوە خولێک لە بەران کەسانی پسپۆڕ و شارەزا بوون خولێکی ڕاهێنانیان بۆ دەکەینەوە بۆی کە زیاتر گرنگی با تواناکانی خۆیان بدەن لە کورتە فیلم بە هەمان شێوە لە مجای هۆنراوە بە هەمان شێوە لە کورانی تەکنیک هەنێ هەبوو مەسایلی لە کورتە چیرۆکە یان لە هۆنراوەیە دیار بوو خەیاڵی جوانە ئەندێشەیەکی جوانی تایە لە دەقەکانیان بەڵام تەکنیکی نووسینیان زایفە ئەندامانی لیژنە ئامادەن بۆی کە ئێمە خولی تایبەتیان بۆ بکەینەوە ئاگداریان دەکەینەوە کە دەتوانن سەردانمان بکەن بۆەوەی کە ڕێخستنی خولێکی وایان بۆ بکەین لە هەر بوارێکە بخۆیان لە بوارانە دەیانەوێتن زیاتر تێدا قوڵ ببنەوە باستان لە ڕێڕسمەکە کرد دوو لە چۆنەوە لە چاوی گشتی بوو و لە ڕێگەی پریڤایتەوە بیا خو بڵێن ئەوانەی کە هاتوون پریڤایت بوونیان تایبەت داوت کرابن چۆن بوو ڕێوەسمەکە بە ئەندازەی بەڕۆژ ئەم پرۆژەی کە ئێمە کردمان برین ئەم ڕێوڕسمەی کە لە هۆڵی سعد عەبدوڵڵا کرا دوێنێکە تایبەت بوو بۆ هەموو کەس نەبوو بەڵام نزیکەی 1000 کەس بانگێش کرابوو لە هەموو چون و تێژە جیاوازەکانەوە لە بواری ئەدەبی هونەری واروەها مەسایلی زانستیەوە و چەندین لاوی و قوتابی دیکەش بانگێش کرابوون کە ئامادە بن لە ڕێوڕسمەکەدا ئێمە بەڕاستی مەبەستشمانە چی بوو کە بە تایبەت بیکەین مەبەستمان لەوە بوو مەراسیمێکی تۆزێک هادێ بێ و هەروەها هەم
زیاتر گرنگیدان بوو بە بەو لاوانەی کە پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستهێناوە نەک بۆی کە ئێمە ئاهەنگێکی گشتی دەکەین بۆ هەموو خەڵکە پێمەوا بوو سیمای ڕێوڕسمەکەی ئێمە جیاوازە لەگەڵ ئاهەنگگێڕانێک لە هۆڵی سعد عەبدوڵڵا سعات 5:30 ئێوارە دوێنێ دەستی پێکرد کە هەموو ڕێوڕسمەکانی زەکەی سعات و نیوێکی خایەن پێشوازێکی زۆر باشکرا هەم لەلایەن جەماوەرەوە و هەروەها بینیمان کە براوەکان چەند دڵخۆشن چەند سەرفرازن چەند شکۆمەندن ئەوەی لای ئێمەش گرنگ بولەوەی کە شکۆیەک ببەخشینە ئەو لاوانە کە شایانی شکۆنە لەسەر تەختەی شان و ئەدبینی لە ناو ئاپۆڕەی جەماوەرە ئەدبینی کە چۆن پێشوازیان لێ دەکرێتن و چۆن دڵخۆشن بۆیە تایبەتمان کرد زیاتر بە براوەکان و کە سوکاری براوەکان و هەروە ئەو چین و توێژانێک کە گرینگە ئەم براوانە ببینن و هەروەها چەندین لاومان لە بڵین زانکۆکان و هەروەها لە ئامادەیەکان بانگێش کردبوو بۆ ئەوەی کە ئەوانیش ئەنێ ببنە بڵێن ئەو لاوە براوانە ببنە پاڵپشتێک یان ببنە هاندەرێک بۆ ئەو لاوانەیە کە ئەوانش حەزی داهێنانیان هەیە بۆ ساڵی داهاتوو کە بەشداری بکەن. چەند ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران بوونیان هەبولێ؟ بڵێ ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران بوونیان هەبولێ؟ بەڵێ نزیکەی 21 کەناڵی بڵین تەلەڤیزیۆنی و بیسرا و نووسراو هەبوو بە جەریدە و رادیۆ و تەلەڤیزیۆنەکانەوە مش سوپاس دەستگا ڕاگەیاندنەکان دەکەن کە بەڕاستی بە گرنگێکی زۆرەوە گرنگیان پێدا بەداخەوە زۆر حەزیان دەکرد بۆی کە ڕاستەوخۆ بگوازرێتەوە چەند کەناڵێک مەبەستیان بۆ ڕاستەوخۆ بلەوەی پێیان وە ئەو ڕێڕسمە شایانی ئەوەیە کە ڕاستەوخۆ بگوازرێتەوە بەڵام ڕاستی ئێمە دووبارە ئێمە کە ڕێڕسمەکەمان تایبەت کردبوو حەزمان نەکرد دووبارە وای لێ بێسەرنجی زۆربەی خەڵک ڕابکێشێتن و کێشە دروست بێ بەڕاستی لە هۆڵەکان دووش ئەوەندە لە ئێمە گرنگ بوو لاوەکان و ئەم خەڵکانی کە لەوێ دانیشتون بەڵام دەستگا ڕاگەیاندنەکان دەستیان خۆش بێتن کە توانیان کەڤەرێکی بەڵام ئەی خەڵکی دەرەوە چۆن بزانێ فڵان کەس فڵان گەنج ئەو توانە بەهارەی هەیە خڵات کراوە و میدیاکان ناتوانێت پیشانی بن بیگواستن بەڵێ جان چۆن میدیاکان نتوان ڕۆماڵی هەواڵێکی بعد چۆن دەتوانن ئێمە نمە ڕێگامان پێیاندا کاتی تایبەت شوێنی تایبەتمان بۆیان دانا ستافی تایبەتمان هەبوو بۆ هەر زانیاریە کە پێویستیان پێبیتن خۆیان دەتوانێت ڕێپۆرتاژ و شتیوای لەسەر بکەن و هەروەها پاشانیش وا بوو لێ دوانێکی ئێجگار زۆریان لە براوەکان وەرگرت لە کەسوکاری براوەکان لە هونەرمەندەکان لە ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن لە ئەندامانی بڵین کارمەندانی دەستگای ڕوانگە ئەنی بە هەموو شێوەیەکەوە هەموو ئاسانکاریێکمان بۆیان کرد بۆی کە ئەو پەیامە بگاتە خەڵکی پێم وایە لە 21 کەناڵەوە ئەگەر بێت و لە 15 کەناڵیانەوە ئەم هەواڵە بگەێنرێتە هەم ئەنجامەکان و هەم ناوەکان بگەێنرێتە خەڵکیەوە ئەو کاتە هەم دەستگا ڕاگەیاندنەکان دەتوانن پەیامەکەی خۆیان بگەین و هەم خەڵکیش ئاگادار دەبێتن لە ئەنجامەکانی ئەم کێبڕکی و پێشبڕکێ لەسەر ئاستی ناخۆی هەرێمی کوردستان بوو چی دەکەن بۆی لەمە دووە لەسەر ئاستی بەشەکانی تر بێت و لەسەر ئاستی ئەوروپا بێت گەنجانی ئێمە لەوێش ڕەنگە خاوەنددانانی زانستی بن و گەنجولای باشمان هەیە و ئێستا کاری باش دەکەن ئەنی دەکرێت بڵێن بەفراوانی ئەبێت ئەم جارێن بەڵێ ئێمە بیرۆکەی ئەومان هەبوو کە فراوانتری بکەین بەڵام بە تۆزێک ڕاشکەوە قسەکەین بۆ یەکەمین ساڵمان بوو حەزمان نەکرد دەستکەینە بەردێکی وازر کە پێمان نەهاوێژرێ بۆیە وتمان باجارێ وەکو تەجروبەیەک ئێمە بتوانین ئەم پرۆژەیە لە سەر ئاستی هەرێمی کوردستان بێتن کوردستانی باشوور بەڵام ئێمە دامانناوە ئەم یەک دوو ڕۆژە کەمێک پشوو بدەنە بێ لە مانگی ئادارەوە هەتاکو ئێستا کە زۆر بەم پرۆژەیە خەریک بووین و زۆر ماندوو بووین دوایی دامانناوە هەمووان بە یەکەوە دابنیشین هەم وەکو بەڕێوەبەری دەستگای ڕوانگە و ئەو کارمەندانی کە پەیوەستن بەم پرۆژەیەوە و هەروەها لە هەمان کاتیشدا وەرگرتنی ڕاو بۆ چوونی کەسانی پسپۆر و ئەندامانی لیژنە هەم بۆ ئایا کەم و کوڕیەکانی ئەم ساڵمان چی بوو و چۆن بتوانانی گەشەی پێ بدەین بۆ ساڵی داهات و چۆن بتوانین فراوانی بکەین لەبەر بەداخەوە خەڵکێکی زۆر لە کوردستانی ڕۆژهەڵات و لە کوردستانی باکوور و لە خۆرئاوای کوردستانەوە ببورن مەبەستیان بوو بەشداری بکەن کە لای ئێمە داخێکی گران بوو بەڵام ئەوە نەبوو ئێمە بتوانین نەمانێت ئەوان بەشداری بکەن بەڵام لەوە ترساین ئەگە بێت و زۆر فراوانی بکەین خۆمان ناتوانین کۆنتترۆلی بکەین و خۆمان ناتوانین خزمەتی ئەم لاوانە بکەین بەڵام لە بەرنامماندا هەیە بۆ ئەم ساڵەکە هەم هەندێک بەش زیاد بکەین و هەروواگە بتوانین هەم تەمەنەکە خەڵک داوای لێکردین ئەگە تۆزێک زیاتری بکەین تا دەرفە زیاتر بڕەخشێ بۆ ئەو کەسانی کە لەسەرەوەی 25 ساڵن و هەروەها پارچەکانی دیکەی کوردستانیش بەڵام بەو هیواین بتوانین ئەم پرۆژەیە و بەو شێوەیە فراوان بکەین لێستا بەس ئەم پرۆژێ بە کۆتات پرۆژەی
شتی نزیکتر چی هەیە ئەنجام با دەستگای ڕوانکە لە ڕێی مرۆییەوە لە ڕێی کاری خێرخوازیەوە چی هەیە؟ ئەوەی کە لە هەمووی مهمترە ئێستا کە بە هاتنی وەرزی زستانەوە کە ئێستا کە بەڕاستی دەستگای ڕوانگە بە قوڵیەوە سەرقاڵەتی دروستکردنی کامپی قادیە لە دهۆکە بۆ ئەو ئاوارانەی کە لەوێ نیشتە جێنە چەند خێزان تێدا نیشتە جێ بێت؟ 2000 یەکەی نیشتە جێبوون دەکرێتن، بەڵام بە خێمە نییە، بە کۆنکریت دەکرێتن، بە پێم بە PVC دەکرێتن بۆی کە لە سەرما و لە گەرمایە بپارێزرێن. لەبرێ ئاگدارین لەگەڵ هاتنی وەرزی زستانە ئەم خێزانانە تووشی ئاستەنگێکی زۆر ئێستا دروست دەکرێت لە باری لە بواری جێبەجێکردنەوە و زۆریشی نەماوە تەواویش بێتن. بەڵێ چیتر پرۆژەکان جگە لەمە چیتر بەردەوامین لە دابشکردنی هەموو ئەو کۆمەکانی کە خێزانەکان پێویستیان پێ هەیە بە تایبەتی لەگەڵ هاتنی وەرزی زستان، بەتانیە دۆشەگا سۆبەیە کە سەرویستی خۆیان ئێمە هاتن تیم ڕەوان دەکەین بۆی کە لە هەر شوێنێک بن لێکۆڵینەوە دەکەین بلاین پێداویستەکانی ئێستایان چیە. ئەگەر لە بۆ نمونە ئەوانە گەر خواردنیان هەبێت و پێویست ناکە خواردنیان بۆ بەشتێکیان بۆ بەکەنیەتیان، ئێمە ئاتن وەکو ڕوانگە داین بۆ شێوەیە بە هەڵسەنگاندنەوە ئیشەکان دەکەین. اینجا دواتر شتەکانیان هەرچیە پێویستیەکانیان هەیە بۆیان دابین دەکەین. و هەروەها لە سەی سادق و یا ناحیەی سیروان لەوێەوە خەریکی دروستکردنی گۆڕەپانی دووگۆلینە بۆ ئەو لاوانەیە کە بەڕاستی مەحرومن لە وەرزشکردنە لەوەی کە شوێنێکی وایان نیە. قوتابخانە دروست دەکەین لە منتیقی سەی سادق، ئاو ڕادەکێشین بۆ چەند گوندێکە تا کوێستاکە ئاوی خاوێنیان نیە هەر لە منتیقی دەڤەری سلێمانیەوە. ئەم پرۆژانە تا دێن وا زیاتر گەشە دەکەن و لە ساڵی داهاتووشەوە بەرنامەمان وایە زیاتر لە 15-20 پرۆژەی دیکە بینەکایەوە هەم بۆ ئاوارەکان و هەمیش بۆ ئەو خەڵکانی کە خۆیان خەڵکی کوردستانی. کاک زیرەک سوپاس دەکەم، سوپاس بۆ تۆ و بۆ دەستگای ڕوانگەشکە کار و پرۆژەی مرۆیی و کارکردنە سەرتوانستی گەنجەکانەکەن. دەستان خۆش بێ. زۆر سوپاس بۆ ئێوەش. بینانی خۆشەویستی پرۆگرامی بانی باش کوردستان ئەمڕۆ پرۆگرامە بە کۆتایەنە مێدەکەین لەر ساغ و تەندروست ژین تا بێگەشتەمان خواتان لەگەڵ کوردستانیش ئەوەدان.